سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی من جەخت دەکەمەوە ئەگەر کوردستان حکوومەت حزبە سیاسیەکان کێشەکانی خۆیان چارەسەر نەکەن دەمە خراپترمان بەسەر دێت. ئەگەر کێشەکان چارەسەرکەن بربەستێک لە بەردەم ئەو هەژمون فشارانەی بەغدا بەکاربێنن پێم وایە وردە وەزعەکە ئەگۆڕین. ئەوە یەک. سەبارەت بە نەوەی نوێ زادەی ئەو دۆخە خراپەیە کە لە کوردستان سەریهەڵداوە حەقی خۆیانە هەن معارەزەن ئایا چەند هێنن چەند نایەنن ئەچنە حکوومەت ناچنە حکوومەت. من پێم وانییە نەوەی نوێ ئەو دەنگە زۆرانە بێنێ کە حکوومەت پێک بێنێ، بەڵام باە ئەوە دەنگەیە نییە باە ئەو دەنگەیە نیە کە بتوانێت بچێتە حکوومەت. ئایا ئەچێ یا ناچێ ئەویان باخۆیان معارەزەی بێچەکدار چۆن ئەمەلجێ ئەمەدا معارەزەی بەشی زۆری معارەزەیە بێچەکدارە بێچەکدارە. گومانی شومەیە کە وردە ئەم معارەزەیەش پێ ئەگەن زۆر جا خوێندنەوە پێشبینی بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵیشی بۆ داهاتوو یان جوابم آخر بۆ ئێستا بۆ لێدوانی تایبەتە پێشبینی چییە بۆ جوابم مایەوە چی دەنگەکانی یەکێتی لەم هەڵبژاردنە چۆنە دەسەنگێنی لە ماوەکانی پێشوە وتت دەنگەکانی یەکێتی کەمی کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانش بە هەمان شێواز پێما بێ هەموو حیزبەکان کەمەکەنەوە لەم هەڵبژاردنەی کوردستان هەر یەکێتی نە بۆ هەر یەکێتی بگرین. هەموو قەیرانی ئابووری هەیە، خەڵک قەرزی لای حکوومەتە نایتێتەوە، فشارێکی گەورە لە بەغدا لە سەرمانەیە، مەترسی ئیقلیمیمان لەسەر هەیە، خەڵک لە ڕووی دەنوونوێ هیلاکە لەبەرەوە دەنگەکان هەموو دەنگەکان کەمەکەنەوە، بەڵام لە ڕووی کورسیەوە بە حکمی سیستەمی هەڵبژاردن کورسەکان زۆر کەم ناکەنەوە. بڕیاری کۆتاکان لای تۆ چۆن بوو چۆن هەڵسەنگێنی؟ بڕیاری کۆتاکان ئەگەر لە دەستوری عێراق کۆتا هەیە ئەبایە جۆرێک لە چارەسەری گونجاوتر بوو کوردستان. ئەگەر لە دەستوری عێراق دوو نەوع کۆتا هەیە، کۆتایەک بۆ ژن هەیە، کۆتایەکیش بەشێکی تایەڵێ مع مراعاة المكونات المختلفة في العراق لا يكيك لبرقكانا مراعاة لانتخابات يعني شي يعني تايبت من دي خوان يعني أوانا أبوايا أقل يعنزك سكش لكوتا قبل ما كان جورك لشهادة سريان بكتا بفي دستوري عراق خوي بقون جايا سیارەت دووبارەکەم و ینی گرنگە بۆی وڵامێکمانە بێ یان لەسەر پێشبینەکانتان چی بوو بڕیارەکانی دادگای فیدراڵ لێ دااتور سەری لە چ بارێک لەسەر خەواری ینی تۆ زۆر جا خوێندنەوە کەڵێ پێشووتر خوێندنەوە کرد لە 2016 شتێکی وات دێت ئێستش ئەیڵێم کێشەکانی کوردستان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسی و چارەسەر نەکرێ بڕیاری خراپتر چاوەڕێ ئەەکەین و ئەم بڕیارانەش تەیسیری زۆرەکە بە سلبی بەختیاریان بەڵام دوو کوردی تایە و دادگایە خەڵکەڵێ گرەی نەکەن دوو کوردی تایە چی ئەڵێ تۆ؟ دادگا بە پێی دەستور ناتوانێت بیل لە نەتەوە و بیل لە حزب بکاتەوە وەکو حاکم قساکاتەوە وەکو یەکێک لە حاکمەکان ئەگەر وەکو ئینسان شعور و وجدانی حاکمەکانمان بجوڵێکە ئەمە قبوڵەکە ئەتوانێت معارەزە بێ ئەستقالە بکات.